ئێمە بەشی هونەری شانۆ لە دوای کۆتایی هاتنی قۆناغی کەرەنتینە بە شانۆیی هیچم نییە بیشارنەوە کە یەکێک بوو لە کارە شانۆیە بەرز و جوانەکانی ئێمە دەستمان پێکردەوە. لە نمایشێکی تایبەت کە پێشکەشکرا بە کارمەندانی تەندروستی لە پای خزمەتەکانی ئەوان بە ئێستاشەوە بەڕێز سارا عەبدوڵڵا وەک بەڕێوەبەری هونەری شانۆ لە هەمان ڕۆژی تایبەتی نمایشدا بەڵێنی دووبارە دەستپێکردنەوەی کارە شانۆیەکانیدا بەڵێ دەستمان پێکردەوە تا ئێرەمان هێنا. ئەوەش بە هەوڵ ماندووبوونەکانی خودی شانۆکارەکانمانە. بەداخەوەتە سەردەرکەوتێکی لەو جۆرەم بۆ نەڕەساوە، بەڵام بەڕاستی کارەشی چونکە قازەکان هەرگیز خانەمشی نابن. جا سەیرەکەشی لەوایە لەو کاتە کە مرۆڤ ئاسایەکان خانەمشی دەبن، قازەکان تازە ڕۆتە بەناگەرەکەەوە چیش و کارەکانیان. واتە تاوەڕێتر بن زیاترە گەڕ بەکرێ و کارەوە دەسەڵات. باشە ئەم پرسیارانە بۆ لێ گەمزە! هەرستا بێنە دەرەوە! بەڵی وا بۆ شانبەی کامەی شەکرا؟ ئەڵبەت ئەوە مەسەلەیەک نییە، بەڵام بۆ ئەم کارە پێویستم بە کەمێکی کێشێت، چونکە بەبێ ئەماڵەتێکی گونجاو لەبەر سەر ناکرێت. گەرام نەبوو، خۆم کەمێشتم پێ. دەی سەرخانە! بۆ لە خۆزان ناپرسن خاتم پێکی. ئەمە چی دیموکراسیەتێکە کە پێویستی بە خزمەتیە و قسەگانەیە. بامە بڵێ، دیموکراسیەتی بۆ شۆ بۆ ئەوەی بەرگەی سەرما بکرێت، بەرگێشی تەلەک لە مافی مرۆڤ بپۆشێت. بەڵام کاتێک پلەی گەرمای دۆخەکە بەرزەبێتەوە، لەو کاتانی وەی خەڵک گەیشتە و نیوەکەی تریشی بە موچێکی بە مرۆڤەژیە جەڕێن، بۆی کیسەکانی خۆیان پێبکەن. کاتێکیش کە پەیمان هەڵەنەکانیان جێبەجێ ناکەن، لێوەش ناتوانن بە زەراوە کاتە خەڵکی ناچاکە پێدان کرد. ئەو کاتەوانی شۆفەرگان فرێن، خات و فلێتی، قسەی قۆڕ و هیچ. بەگۆرە دوو دەقەی ماوە. توانی سەرجەمەند کێشانە بە سووقی دەنگدان چارەسەر بکەیت. ئەوانە لە جۆرەی ئەو کەسانن کە خوێندکارەکانیان لە مانگی مەی ساڵی 1960 لە پاریزە شکەنجەیە.